ئەمڕۆ بە گەشتوانی هاتوونەتە گوندی دێرەی خوار و لە شار باژێڕە جوانەکەی کوردستان. بابەتی ئەمڕۆمان بابەتێکی ژینگەی زۆ گرنگە کە لەگەڵ کۆمەڵێک چالاکوان و ژینگە دۆستی ئەم کوردستانە هاتوین باز لە گرنگی پێگەی سۆشیال میدیا ئەکەین لە بە ئاگاهێنانەوەی خەڵک لە ژینگە پارێزی و لەگەڵمان بن بزانن چییە گوزەری ئەمڕۆ. گوندی دێرەی خوارو کەوتۆتە بناری چیای گمۆی سەر بە قەزای چوارتا لە سنووری ناحیەی باسنێ. هەروەها کەوتۆتە باکووری ڕۆژهەڵاتی سلێمانی بە دووری 68 کیلومتر و نزیک سنووری ڕۆژهەڵاتی کوردستانە. گوندی دێرەی خوارو ڕێژەیەکی زۆر کانی هەیە کە بریتین لە کانی قوڵقوڵێ، کانی گوێزەڕەش، کانی مووسێ و کانیاوی بیسرێ. بەرهەمی میوەکانی بریتین لە قەیسی، خۆخ، گوێز، چوالە، هەڵوژە، سێو، گێلاس، بناو، هەنجیر، هەرمێ و بەهێ. هەروەها گیاوڕۆکەکانی بریتین لە پونگە، کووزەڵە، جاترە، ترشۆکە، گۆزروان، کاردوو، کوڕادە و کەنگر. بەرهەمە کشت و کاڵیەکانیشی بریتین لە خەیار، تەماتە، پیاز، باینجان، بیبەر، کەرەوز، ماش، فاسۆلیا، پاقلە و کودی. چەندین ئاژەڵی کێویلەیە کە بریتین لە گورگ، چەقەڵ، بەراز، ڕێوی، کەروێشک، سمۆرە و هەروەها باڵندەکانیشی کۆتر، کەو، قژاڵکە، ڕێشۆڵە، سوێسکە، داڵ و زەردی شامە. ناوچێکی گرنگ و سرنجڕاکێشیشە بۆ گەشتیاری کە گرنگترین شوێنی گەشتیاری ئەم ناوچەیە بریتیە لە چەمی ئاشی. کە قادرجان وەکۆی کێمە هاتیینە گوندەکەی ئێوە گوندی سپاس دەکەم دێرەی خوار و لەگەڵ زۆر شوێنی ترە ئەگەر بەراوردێکی بکەین ئێشتا ئەم گوندە تا ڕوبەرتر دیارە، بەرهەمەکانی زیاتر دیارە. ساڵانێک بوو لەم کاتانە بارانێکی زۆرە باریەوە، ئەم ساڵێنش ئێشتا باران نەباریوە. تەسیری کردە سەر بەروبوومی میوەجات کاڵێرە. ئێستا زۆری گوێزەکانمان ئەم ساڵ چونکە باران وشن نەبووە تاسیری کردووە، زۆری بینامانە پێڵێن کرمۆل بووە، یعنی هەڵەوەرێ هەرمێمانێ هەڵەوەرێ ئەوە بەهێمان ئەو داربەیە بێڵن داربەیە زۆری لێ هەڵەوەرێ یە وشکە ساڵێ و بێبارانیە. واتە بیرتانەوە کردوێتەوە کە ئەگەر هەر وشکە ساڵی بەردەوام بێت گۆڕانکاری لە شێوازی بەروبوومەکانتانە بکەن بۆیە زەرمەندێکی گەورە نەبن. واللهی جا گۆڕانکاری چی بکەین؟ وڵای ئێستا ئەم ساڵ خیارمان کرد بەوەی وشکە ساڵەها ئەوەتانە هەر بوو بە پوش، ئەنی ساڵەوانە بوو هەتام کاتانش بەریەگرت. ئێستاوەتانێ ئەوەی کە هەشە ساڵان ئەم کاتان خێر لێ کردەوە، ئێستا میکرۆبێکە نازام کرمێکە پیا بێ خاروشتەکە هەموو وشگە بێ ئەتر ئەمە تەماتێت بە ئەمری خوا ئەوە تا هەمووی گڕە لێدا وەک ساڵان نییە گەرماکەیە زۆر بەداخەوە ئی وشکە ساڵێکەیە. ئەوە لەگەڵ سیڤان خان وتیانەوە چیەکەن؟ وتمەوە لەگەڵ سیڤان خان دانیشتوین مریشک چاکەین بۆ بریانەکە. ئێستا بریانەکە لەسەر دارە ئەکوڵێ بۆ خۆی شلشل نەرم نەرم، ئەجا تا ئەکوڵی پێگاسە مریشکەکەی بۆ چاکەین کەرەستەکانی بۆ چاکەین سووری ئەەکەینەوە کە برنجەکەش بریانەکەش پێگەیشت. ئیتر ئەم تەرتیباتە شێکین بەسەرا ناو مەنجەڵەکە و شتێکی هیوادارم شتێکی خۆش دەرچێ و بەدڵی هەموو جەماعەت بێ و ئەوە بێنێکە لەم کەش و هەوا و سروشتە جوانە خۆشەیە لەسەر ئەو دارە بریانی لێ بنین و بیخۆین. وەنیێت خواسی وانخان.
لە ڕۆژێکی وادا کە تێکەوتوین ڕۆژ بە ڕۆژ ژینگەمان بەرەو لە ناوچوون و بەرە و ڕوخاندن و بەرە و داڕمان ئەچێت بەڵام لەگەڵ ئەوەشە هەست و هۆشێکی تەواو هەیە لە ناو گەنجانی ئێستاە کە سەرقاڵن بەوەی کە چۆن ژینگەکان بپارێزن و چۆنیش بتوانن پارێزگاری لە ژینگەکە بکەن و هەروەها چۆن بتوانن خەڵک ئاگادار بێنەوە بە ئاگیان بێنەوە لەم پرسی ژینگانی کە ڕوبەڕووی کوردستان ئەبێتەوە لە موشکە ساڵی و لەم نەهامەتیە ئەم گروپە جوانە لە سۆشیال میدیای زۆر چالاکن چالاکیەکان بە دەرەجەیەکە کە ڕۆژانە ئاگادارمان ئەکەنەوە لە هەموو پێشهاتێکی ژینگەی کە لەم کوردستانە ڕوئە بەشتە باشەکان و بەشتە خراپەکانەوە حەزەکەم زانیارتان پێ بناسێنم کە سەرپەرشتیاری تۆڕێکی ژینگە دۆستیە لە ناو سۆشیال میدیای کاک زانیار بە کورتی ئەم بیرۆکەتان چۆن بۆ هات کە خۆبەخشانە هەڵسن بەکارێکی وە سەرەتا دەستخۆشیتان لێکم سلااو لە بینەران ئەم بیرۆکە یەکەم جاروە هاوکە پەیجەدا بنرێت بە ناوی ژینگە دۆستیەوە کە هۆشیاری ژینگەی تیادا بنرێت دۆکو پەیج دوای ئەوە زانیاری زۆرمان بڵاو کردەوە بینەرێکی زۆری هەبوو دوایەوە بیرۆکەکە گۆڕا بۆ گروپێکی فەیسبوکماندانە لە ساڵی 2019 دوای ئەمە تۆڕەکەمان کرد بە تۆڕێکی گەورەترتمان بۆی جیهانی بێت بۆی خەمەکە خەمێکی هەمووانە ژینگە بەڕاستی کردمان بە ڕێکخراو ئێستا حالیان ڕێکخراوی ژینگە دۆستی لە سوید بە تەواتی دانی پێدانرا و بۆ بە ڕێکخراوی نێودەوڵەتی چالاکیەکانمان زیاتر هۆشیاری ژینگەیە بە هەموو سێکتەرەکانەوە لە سێکتەری پەروەردە و سێکتەری پاکردنەوە و سێکتەری نەمامچاندن و سێکتەری پاکردنەوە و هەموو سێکتەرەکان کە بە تایبەتی و خۆش ئاماژت پێدا سێکتەری سۆشیال میدیایە کە جەماعەتێکمان خاص اختصاص کردو بۆ بوارە کە ڕۆژانە زانیاری تازە وەرەگرن و بڵاوەکەنوتیایە زۆر چاکە ڕووبارخان وەک کەساتێک کە جەنابەت گرنگی زۆر دەدەی بە ژینگە چەندێک لای تۆ گرنگە کە لە سۆشیال میدیا بەدەر لە ڕاگەاندنەکان بەدەر لە هەموو شوێنەکانی تر کە بازە ژینگە دەکەن کاریگەری ڕاستە خۆی سۆشیال میدیا کاریگەری لەگەڵ تاکەکان و لەگەڵ ئانی سۆشیال میدیا بەکارێنە چۆنە لە ڕۆژگاری ئەمڕۆمانە کە سۆشیال میدیا لە هەموو ماڵێک و لەگەڵ هەموو تاکەکە هاوڕێیە لە ئێستا گەیاندنی پەیامەکان و گەیاندنی هۆشیاری ژینگەی بۆ ئێمە و ڕێکخراوێکی ژینگەی ئەتوانین لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئامانجی خۆمان بپێکین و ڕاستە میدیاش گرنگە و تەلەڤیزۆنەکانیش گرنگن بۆ ئەوەی بگاتە تاک بە تاکی کۆمەلگا بەڵام لە ئێستاە کە چینی گەنج و ئەو چینی کە زیاتر لەگەڵ دەرەوە لەگەڵ هەمویانە کۆنتاکتی هەیە گەنجەکانن بۆی ئێمە زیاتر گرنگی بە سۆشیال میدیا ئەدەین و هەروەها بە هەمان شێوە لە هەمان کاتە میدیاکانیشمان پراوێز نەخستۆ لەگەڵ ئەوانیشە کۆنتاکتەکەین و بەردەوام هۆشیاری ژینگەی یاخود ئەگەر هەر پرسێکی ژینگەی یاخود هەر کێشەیەکی ژینگەی لە کوردستان بە یاخود لە جیهان ڕوبەڕووی ئەم هەسارەیەمان ببێتەوە یاخود ڕوبەڕووی وڵاتەکەمان بێتەوە ئێمە لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەیکەین بە پرسێک و ئەیگەینین بەلایانی پەیوەندیدار بۆ ئەوەی هەموو تاکێک لەم کۆمەلگایە بتوانێت هەست بە بەرپرسیارەتی بکات ئەو هەستە لای هەمووان زیندوو بکەینەوە کە ئەم وڵاتەی هەمومانە ئەرکی منە چۆن ماڵەوەی خۆم پاک ڕائەگرم پێویستە شەقامەکانیش و باخچەیەکیش و یاخود فەرمانگەیەکیش پاک ڕابگرم بۆیە گەیاندنی ئەم پەیامە بە هەمووان و بە تایبەتی بە گەنجان و بە هەموو دانیشتوانی ئەم هەرێم و جیهان لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئێمە زیاتر هەوڵە دێن بیگەێنین و لە ڕێگەی میدیاشەوە بەردەوام ئێمە هۆشیاری ژینگەی بڵاو دەکەینەوە و ئەوەی کە پێویست بێگەێنی بە هەمووان زۆر باشە کەواتە هەستەکەن ڕنگدانەوەی ئەو جهودەی کە ئێوە کردوتانە لە سۆشیال میدیایە ڕەتفعلەکەی بۆ خەڵک چییە هەستەکەن کە خەڵک لە ڕووی پۆستەکانی ئێوە ڕێنمایەکانی ئێوە سەریعتر و خێراتر و ڕاستەوخۆتر بە ئاگا دێتەوە ڕەتفعلیان چییە چی ئەنووسن چی باس ئەکەن ئایا ئەوانش بەشدارن لەگەڵ ئێوەیە بێگومان کاک پشکۆ ئەزانی چۆنە گەنجی ئێستا خۆی زیاتر گەنجەکان بە عام بۆ ئەوەی تۆ هانیان بدەیت کارێک بکەن جا هەر کارێک لە کارەکان بێ پێویست بەوەیە لە سۆشیال میدیاوە ئەمانە بەرەو ڕۆشنایی بەریت بۆیە ئێمە ئەنجامێکمان وەرگرتووە ئەنجامێکی 100% وەرگرتووە بۆ بڕۆ ئێستا سیکە لەو گروپەی کە ئێمە دامانناوە بە پۆست بە کۆمنت بە هاوکاری هەر شتێک لەتوانێت ئێمە بێ یەکسەر پێمانەڵێت لە فلان شوێن فلان ژینگە پیس بووە
لە فلان شوێن ئاژەڵێک پێویستی بەوەی ئێوە هاوکاری بکەن لە فلان شوێن پێویستمان بەوەیە کە ئێوە یارمەتیەکمان بە شوێنێکی گونجاو بۆ کۆمەڵێک سەگی بەرەڵا دابین بکەن ئێمە پرۆژەکەمان ئەوە گشتگیرە یعنی هەم لە ئاژەڵەوە قسەشە فەرمی من ئالرا من زۆرم تابعی گروپەکەی ئەوم کردو پیجەکەی ئەوم کردووە ئاگادارم مەسەرەن پۆست بە دوای پۆستا هەیە لەسەر هەمان مۆزوع ئەمە زۆر گرنگە ینی پۆستم دیوە کە لە قسەی کە کردت ئەڵێ بەهانای ئەم ئاژەڵانەوە بچن پۆستی دوای ئەوە هەیە یەکێکتر گرتوێتی ئەڵێ لەخوا بەزای بۆی ئەم گروپۆ پێمانزانی چوین بەهانەی ئەم ئاژەڵەوە لە فلان شوێن دوایش پیشانی ئەیە کە ژینگەکان چاکراویان ئەگەر عزەتێکی پێگەشت بێ چاکراوەتەوەیان برسی بوو بێ خواردنی بۆ دابینکراوە زۆر گرنگە سپاسی ئێمە سپاسی حکوومەتی چەکەین کە یەکسەر بەدەممانەوە هاتووە یەکسەر یامەتی یاین شوێنی بۆ دابین کردوین یعنی ئێمە زۆر گرنگ بۆ ئێمە هەرچێک ئێمە پێمان باش بوێ حکوومەتیش خێرا کاردانەوەی جوانی هەبوو بۆ ئێمە بێگومان دەست خۆش کاکجووتیار یەکێکە لەو گەنجانەی کە لەم دوایە هەم لە تۆڕە کۆمەڵاتیەکان ڕنگدانەوەیکی زۆری یایەوە خەڵک زۆر ناسی لێەوە بۆ خۆی بە جوهدی خۆی کارگێکی ڕیسایکڵینی داناوە ماوادی پلاستیکی کۆ ئەکاتەوە و ڕیسایکڵی ئەکاتەوە حەزەکەم باسی پرۆژەکەتم بۆ بکەیت لەناو گروپی ژینگە دۆسیدا تووتێکم کرد کە پێشتر پێش ئەو پۆسەی من هیچ پۆستێک نەگەیشتە هزار لایک نەگەیشتە هزار لایک هیچ پۆستێک من پۆستێکم کرد وتم هەر کەسێک پلاستیک فرێنەدا لە ماڵەکەی خۆی لە هەر شوێنێک بێت من ئامادەم بچم لێ وەرگرم لەو کاتەدا ئەم پۆستە گەیشتە سەری 2000 لایک دیار بوو دەنگدانەوەیکی زۆری هەبوو جگە لەوەش لە سەدا هەشتای ئەندامەکان کە کۆمنتیان کرد و پشگیریان پرۆژیان کرد خەڵکی سلەیمانی بوون تۆش دەبێت کارێک بکەیت کە لە شوێنێک سەر بگرێت یعنی هەستم کرد ئەو پرۆژەی من لە قەدەر عقلی خەڵکی سلەیمانیە ئەنی باشترین شوێنە کە لێەوە دەست پێ بکەم جا اینجا ئەگەر ڕۆژگارێک من چۆن هەلم بۆ بڕەخسێ پەری پێ بدەم لە تەواوی کوردستان ئەوە بوو لە گروپ هەستم لەو خەڵکی وتیان قسەی خەڵکی هەموو بوو هیچ کەسێک نەبوو بەو شێوازەی من جواب داتەوە کە من وتبووم لێتان نەکڕم زۆرینەی خەڵکی پەیامەکەی ئەوە بوو خوا دەکاتەوە ئەم کارە دەکەی ئێمە بە بەلاش پێتی دەدەین طبعاً ڕاستی دەکات بە بەلاش خۆ پلاستیکەکە بای 500 دینار نابێگە مانگێکیش کۆی کاتەوە بەس بیرۆکەیەکی جوان بوو تر لەسرم بوو بە ماڵ هەستم لە سلێمانی شوێنێکم دانا کارگەیەکی زۆر بچوو سیارەشم دابین کرد کە ئەمانە هیچی لە سەحسابی خۆشم نەبوو بەس خەڵکێک هەبوو هاتە پێشەوە و هاوکار بوو ئیتر بێکەوە ئەوی شەمان کرد دوای ئەوە بۆ ئەوی ئیشەکەت دەبێت پەری پێ بدەی ئەوە بوو پەیزێکم دانا بە ناوی ژینگە و ژیان ینی ژینگە و ژیان ڕۆڵەی ژینگە دۆستیە ئەوە بوو لە ڕێی پەیزی ژینگە و ژیانەوە تاسە تقریبی بۆ ماوەی ساڵەکە 8,000 ئەندامێک یعنی پەیدا کردووە خەڵک هەیە پلاستیک دادنێ ئاوە خەڵک هەیە پلاستیک ژوورێکی دابین کردووە لە ماڵەکەی خۆی نزیکەی 15 ماڵ پلاستیک لێدادن من جار وای ڕێگەچم سیارە لەو ماڵە پڕەکەم بەس پلاستیکە بۆ خەڵکێک هەیە کتێبی هەیە ئی خوێندنەوە ئەم کتێبانە سەردەمی خوێندی تو ئێستا لاانە کتێبەکەی لەبەر بێن ناوێت ئەو کتێبانەش مەدەنێ من ڕیسایکلیان ناکەم دڵم نایە ئەگەر ئەویش دڵی بێ من دڵم نات ئێستا لە بیرۆکەیەکی ئەو دام خەریک دروستکردنی کتێبخانەیەکم کاتی خۆی خۆم وەسای دارتاشی بووم 3-4 ساڵ ئێستا خەریک کتێبخانەیەکم دروستی دەکەم و لە ناو ڕیسایکلینەکەدا وە هەر لەسەر کتێبخانەکەش دەنووسم هەر کرێکارێک یعنی ئەو بەرنامەکەمە هەر کرێکارێکە گەو ڕۆژە بێبەس کتێب بخوێنێتەوە من پارەی خۆی هەر بۆ حسابەکەم و یعنی ڕێگری لێ ناکەم. ئەمە چەند ساڵە من ئاواتمەوە بووە بەرنمەیەک شوێنێک تایبەتی هەبێ بۆ کۆکردنەوەی ئەم خۆڵ و خاشاکە لەبەرەوەی ژینگەکەمان بە تایبەتی بە پلاستیک زۆر وێرانە بێ ئێمە ژیانێکی وایە ساژین بۆنەوەی داهاتووتر و داهاتووتر ئەبێ هەوڵ بین ژینگەیەکی تۆزێ پاک و تەمیزتر بێ بەڕاستی خۆی بەرەو خراپترە ڕوا بەڵام ئەگەر هەریکە لە خوشکەکانی ئێمە ئەم خوشک و دایکانە لەبەر خۆیان و ئەم شتە کۆکەنەوە باوەڕکە نیوەی ژینگە پاکیژە بێتەوە و خۆڵ و خاشاکیش کەمترە بێتەوە لە بری ئەوەی تەنێک بین لەوانی نیو تەن بێ چونکی ئەمە یعنی بەڕاستی ژینگە وێرانکەرە ژینگە ژیانی ژیان یعنی ژیانی مرۆڤ بەڕاستی ئەنی منەمە چەند ساڵە
ڕۆیشتومەتە هەچ جێک لێنسێک چێ نەمکردوتە ناو خۆڵێکە لە دەرەوە بوو بێ تانی هێنمە ماڵی خۆم سەردانی جێکم کرد بێ سەیرانێکە لە پێشەوە خۆش خاشا کوشتەکەم کۆ کردوتەوە هێنامەوە هەرچیە بێ لە ماڵی خۆم جێبەجێم کردووە دراوسەکانیش بەڕاستی وەجبەیەکیان بە هاتوون و ینی لەگەڵ من کۆی ئەەکەنەوە یارمەتیم ئەیان بە هەمومان ئەم برایم بڵین ئەم ئیشە ئەکە لەوانێ مادیەش زۆر نەبێ بەس هەم خۆی مرتاحە هەمیش ئیسفادی احتیمالە لێ بک بە مادێکی کەم یا کەسێکی تر ئەگەر چوار گەنج ئەم ئیشانە بکەن و لە برێەوەش نەخۆڵ و خاشاکەکان و دەست و پەنجیان لەگەڵ ئەم خۆڵە پیسە و ئەو ژینگە پیسە بڵین جێبەجێ ئەبێ ئەو کاتاگە تۆر بووی کۆکەیتەوە ئەو گەنجش ناچێتە ناو خۆڵەکەەوە بەڕاستی براکەم وانە ئەنی ئەو تۆ بۆی کۆکەیتۆ بێبی با هیچ پێویست ناکا بچێت لە تانجەرۆیان لە شوێنێکی تر خۆڵەکان بپشکنێ و ئەنواع نەخۆشی و ئاسن و چەقۆ و دەرزی و شتی خەستەخانەی تیا بێت و ئەو کەسە تۆشی تەنها نەخۆشی و چەندها شتی تریژە بێ تۆ ئەو کاتە یارمەتی چەندها مناڵی فەقیریش گەنج ئەی کە ژیانێکی بەسیتیش بێ پاک و تەمیز بێ بە خۆی دابینیکە لەبەرەوە پێویستە هەر هەموو ئەم خوشکانم ئەم دایکانە من بەڕاستی بیرم لەوە کردو ئەگەر بە قسەم بکەن بۆ نمونە هەر ئافرەتێک لە ماڵی خۆی عەلاگەیەکی خۆڵ دابنێ ئەم شتانێک کە وەکو پلاستیک و ئەم پێویستیانە بێنێ بیکاتەوە عەلاگەیەوە هەفتانە مامۆس ئەم کاکجوتیار بگەڕێ بەخۆی سیارەکەیەوە بڵێن ئەم هەفتەیەم گەڕەکەی ئێمەیە هەرکەس عەلاگە خۆڵەکەی بێنی و لەبەر دەرگاکە بیاتە دەستی ئەم بەڕێزە ئەو کاتە لای منیش زۆر کۆ نابێتەوە ئیشەکە بۆ کەسی ژۆنە قورس نییە بەڵام زۆر کەس وازانێ ئەمە من بۆ مادەیەکەم بەڕاستی من ئەمە چەندها ساڵە من خەمی ئەم ژینگێمە زۆربەی کات ئەڕۆم چاومەگرم لە جادۆبان باوەڕ ئەەکەی چاومەگرم بۆی ئەو مەنزەرانە نەبینم ئەبینم لە ڕێزەی باپیری منایە خۆڵەکەی کۆ کردوتەوانێ لە دوای ئەو خوشکێک گەنجێک وەرە بە تەمەنیشە شتەکە فڕێەیە سیڤان خان هوشیاری کۆمەڵگە لە ئێستاە فەرقی هەیە لەگەڵ ساڵانی پێشوە لەبارەی بە ئاگابوونی لە ژینگە ئێستا لە چه ئاستێکە لەگەڵ ئەوەشی کە ئێستاش هەر خەریکی ژینگە وێرانەکەین بەڵام هوشیاری کۆمەڵگە گەشتە ئاستێکی باش بە ڕای جەنابەت بەڵێ کاک پشکۆ لە ڕاستیە سەرەتا کە من پەیوەندیم کرد بە ڕێکخراوی ژینگە دۆستیەوە یەک دوو ئافرەتیش بووین بەڵام کە ئەمانویست شتێک بکەین یان چالاکیە بکەین هەر من وەکو خۆم چالاکوانێکی هەڵەبجە کە ئەڕۆشتین ئەمانویست بکەین گاڵتەیان پێکردینانی کەس یارمەتی نەیان ئەوە نەبوو لە ئێستایا بەدەوە هاتونێکی زۆر باشەیە چالاکوانی کچمان زیاتر بووە لە زۆربەی شارەکان و خەڵکیش هەیە زیاتر پەیوەندیمان پێوەکات بۆ هەر چالاکیەک بۆ هەر کارێک هەستەکەم تا ڕادەیەکی زۆر باش هۆشیاری بڵاو بۆتەوە کە ئەمەش جێگەیەکی دڵخۆشیە بۆ کوردستانمان بۆ پاراستنی ژینگەکەمان زۆر سپاس کاک زانیار ئێوە لە ڕێی ڕێکخراوەکەتانەوە لە ڕێ ئەو گروپ پەیجانی کە هەتانە و بەردەوام خەڵک بە ئاگاهێنەوە لە ژینگە ئایا پەیامەکەتان بە باشی گەیشتووە؟ ئەتوانین بڵین لە سەرەتای دروستبوونی ژینگە دۆستیەوە پێش بوونیشی بەڕێکخراو لەبەرەوەی جەماعەتی خۆبەخشی زۆر چالاکوانمانتیا بووە کە بەڕاستی پڕوزە بوون زۆر زۆر بە باشی ڕۆشتوو هەر لە سەرەتاوە چکە بە شێوەیەک هاتوون کە پڕوزە بوون دوای ئەوە جەماعەتێکی تر بەبوونی ئەمان و هاتوون ئەمانش پڕوزە دووبارە چالاکیان کردوتەوانێت یعنی هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لە ماوەی تقریبا نەچۆتە ساڵە 40,000 ئەندام هەبوو لە ئێستاە کە 2009 دامەزراوە تا ئێستا ئەوە ئەچێتە 100,000 ئەندام کە لە گروپەکەی هەمانە سەبارەت بە چالاکیەکانیش ینی کەوتۆتە سەر ئەندامەکانە ئەو ئەندامانی کە پەیوەندیان بە ژینگە دۆستیەوە کردووە زۆر بەدڵسۆزانە کردویانە و هەتا سەریش هاتوون لەگەڵمان حەزەکەم دواپەیامان لای بەڕێستەوە بێ پەیامی خۆت چییە لەم کۆی ئەم قسانی کە کردمان پامێ بگەینی بە کۆمەلگا پامێ بگەینی بە کۆمەلگەی کوردەواری کە چۆن ژینگە ئاگامانە ژینگە بێ ئێوە چی ئەکەن خەڵکیش بتوانێت چی بکات پەیامان ئەوەیە خەڵک زۆر وریا بێت یعنی بەڕاستی حیفە ئێمە ئاوا بکەین لە وڵاتی خۆمان خەڵک با بە جدی ئەم مەوزوعا بگرێت من جارێکیان لە کەناڵێکی کەش باسی ئەوم کرد کە
خەڵک لە جامەوە شت فڕێیاتە دەرەوە ئێستش خۆم خۆش دەم بەیانێ ئەمڕۆ لە پاسەکە بووین پیکابەکەی پێشمانەوەکەی پێشمان دەبەوەکی هەڵا بوتڵێک شێڵا هەر لەسەر قیرەکەش لە پەنجەرانە شکا وانە یعنی ئەمە چییە تاکەی ئێمە لەم کارە ساتیابین تاکەی ئێمە بیر نەکەینەوە تاکەی ئێمە بەس ناو سیارەکە بە ماڵی خۆمان بزانین ئێمە من و تۆ ئەم ڕۆکەاتین لەو ڕێگا چەندێک بوتڵ و خاشاکمان دیوە زۆر باشە 5 ساڵیکە چی لێت بەئەکیدی ئەمە کارەساتێکی گەورەیە کە ئەقەومێ هیوادارم پەیاممان بۆ کۆمەلگا بۆ هەموو تاچێکی ئەم نیشتیمانە ئەوە بێت کە بەسە ژنگە پیسکردنەوە چیتی ئەچێت تۆ چێشت خانەکان ئەم هەموو دەبە پلاستیکیە فرئێن خەڵک ئەم هەموو دەبە پلاستیکە بۆ فرئێن ژینگە بۆ پیس ئەکەنەوە ئازاری ئاژەڵ بۆ ئێن درەخت و کانیاوەکانمان بۆ پیس ئەکەنەوە ئەمە خۆمان تووشی سەرەتانە بین ئەو ساڵە باتی خەستەخانێکی هیوا ئەبێ هەموو گەڕێکێک خەستەخانێکی هیوای تیابێت هیوادارم ئەم ژینگەیە جوانە بپارێزین و ژیان بۆ خۆمان و بۆنەوەکانی داهاتوومان مسۆگەرکەین. لە دێر زەمانەوە ئەم گوندە هەمیشە پڕ بە بەرەکەت بووە گوندێکی باراو بووە بەڵام بەداخەوە ئەم ساڵ وشکە ساڵی زۆربەی بەروبوومەکانی تێکدا و وشکی کرد و کرمۆکی کرد هیوادارم لە ساڵی ئایندە و ساڵەکانی تری ئایندە و ساڵەکانی تری ئایندەشدا هەموو گوندەکانی کوردستان پڕ بێتەوە لە بەرەکەتەکەی خۆی و بارانی ڕەحمەتیمان بەسەرا ببارێ بەم جۆرە لە گوندی دێرەی خوارو دەینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارە لە بەرنامەی گەشتوان هیوادارم تا ئەڵلقەیەکی تر شوێنێکی تری کوردستان هەر شاد و بەختەوە بێت.